سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر گیان بەختکردنی یەکەم پێشمەرگەی کۆمەڵە هاوڕێ سعید معینی ناسراو بەخانە تێپەڕ دەبێت. بەم بۆنەوە لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕێز دەگرین لە یادی ئازیزی سەرجەم گیان بەختکردوان و لە خۆبردووی پێشمەرگە کەمەندام و دێرینەکانی کۆمەڵە کە بە گیانبازی و فداکاری بێوێنەی خۆیان مەشغەڵی خۆڕاگری و ملکەج نەبوونیان دژی کۆماری دژە مرۆڤ و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانیان هەروە بەگڕ و بەتین ڕاگرتووە. هەر لە ڕێگای ئەم بەرنامەوە پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەکەین لە سکرتێری گشتی کۆمەڵە بەڕێز کاک عەبدوڵڵا موحتەدی و هەموو کادر و ئەندامان و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە و هەموو بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی کورد و هەوادارانی خۆشەویستی کۆمەڵە لە شار بە شار و شوێن بە شوێنەی خاکی پیرۆزی کوردستان. بینەرانی بەڕێز، تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسە و باس لەسەر چالاکی خوێندکارانی کورد لە زانستگای ئازاد و پەیامنووری مەریوان. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە هەڵدەگەڕێتەوە بۆ چالاکبوونی خوێندکارانی کورد لە مەریوان لە زۆرێک لە بوارەکاندا. بە جۆرێک کە دەتوانین بڵێن یەکێک لە چالاکترین زانستگاکان لە ماوەی ساڵانی ڕابردوو سەرڕای گوشاری هێزە ئەمنیەتیەکانی نێو زانستگا و دەرەوەی زانستگاکان خوێندکاران و چالاکانی خوێندکاری شاری مەریوان بوون و بە شێوەیەکی ئەکتیڤ و چالاکانە لە زۆریەک لە ڕووداوەکان کە لە کوردستان هاتووەتە پێش خاوەن هەڵوێست بوون. بۆ نمونە لە کاتی شەڕەکەی کێلشین لەم دوایانەدا هاوکات لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکارانی تری کورد بە شێوەی دەرکردنی بەیاننامە هەڵوێستی خۆیانیان لە بەرانبەر ڕووداوەکە و مەحکومکردنی دەربڕێ. جگەلەوە لە کاتی زۆریەک لە بۆنە نەتەوەیەکاندا لەوانە لە کاتی هاتنی نەورۆز یان ڕێوڕسمەکانی تایبەت بە یادکردنەوەی حەڵەبجە هەروەها لە کاتی لە سێدارەدانی چالاکانی کورد بێدەنگ نەبوون و تەنانەت بە شێوەی ڕێپێوانی سەرشەقام ناڕزایەتی بەرینی خۆیانیان دەربڕیوە. لە بواری چالاکی کەلتوری و کۆمەڵایەتیش هەڵسوڕاوانە چالاکیان نواندووە و بەگرتنی کلاسەکانی فێرکاری زمانی کوردی و زاراوەی هەورامی یان بەڕێوەبردنی فستیواڵی کەلتوری و ئەدەبی بەڕێوەبردنی سیمینار لەسەر پرسەکانی پەیوەندیدار بە کۆمەڵناسی و زمانی دایکی و گرتنی شەوە شێعر یەکێکی ترە لە چالاکیەکانی خوێندکارانی زانستگای پەیامنوور و ئازاد لە شاری مەریوان بووە. لەم پێناوەشدا ئامادە بوون کە هەزینەکەشی بدەن بە شێوەیە کە کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری ئەو شارە حکمی زیندان، شەلاق، ئەستێرەدارکردن و بێبەشبوون لە خوێندنیان بەسەردا سەپاوە. بەڵام بە هەموو ئەمانەشەوە کۆڵیان نەداوە و تاکو ئێستاکەش بە شێوەیەکی ئەکتیڤ درێژیان بە چالاکیەکانیان داوە. هەر بەم بۆنەوە هەروەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد داوامان کردووە لە شاهۆ مەحمودی یەکێک لە چالاکانی خوێندکاری کوردی خەڵکی مەریوان و سەبارەت بە چالاکی خوێندکارانی کورد بەگشتی و چالاکی لە زانستگاکانی ئازاد و پەیامنووری مەریوان چەند پرسیارێکیان ئاراستە دەکەین. بەڵام سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان و چالاکی خوێندکارانی کورد دەبینین و دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنامەکە. لە زانستگای شاری سنە کۆڕێکی ڕێزلێنان بۆ یادی مامۆستایانی گەورەی کورد ئەحمەد قازی و ئەحمەد شەریفی بەڕێوەچوو. بە پێی هەواڵەکان کاتژمێر 5 ئێوارەی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 26 جۆزەردان لە هۆڵی زانستگای کوردستان لە شاری سنە بە بەرپرسیارەتی ناوەندی توێژینەوەی کوردستان ناسی و ئەنجومەنی ڕێزگرتن لە کەسایەتیە گەورەکانی کورد و ئەنجومەنی ئەدەبی ڕاژە کۆڕێکی یادمانی دوو ئەدیب و شاعیر و نووسەری گەورەی کورد بە ناوەکانی ئەحمەد قازی و ئەحمەد شەریفی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری مەهاباد ماڵاوەیان لە ژیان کردبوو بەڕێوەچوو. شایانی باسە لەو کۆڕەدا کە کەسایەتیە گەورەکانی کورد و خەڵکی شاری سنە و بنەماڵەی ئەو دوو شاعیرە کووردە بەشداریان کردبوو چەندین وتار لەلایەن بەشداربووانەوە سەبارەت بە خزمەتکردن و تێکۆشانی ئەو شاعیرە کوردانە لە بوارەکانی کەلتوری و سیاسی و ئەدەبی خوێندەواریەوە پێشکەش بە بەشداربووان کرا. خوێندکارێکی کوردی خەڵکی مەهاباد بە مەبەستی تێپەڕاندنی حکومەکەی ڕەوانەی زیندان کرا. بە پێی هەواڵی گەیشتوو بە ناوەندی ئاسۆی ڕۆژهەڵات ئاسۆ ئەزیزی
خوێندکارێکی کوردی خەڵکی شاری مەهاباد بە مەبەستی تێپەڕاندنی حکمی 1 ساڵ زیندان کە پێشووتر لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەسەریدا سەپاوە ڕەوانەی زیندان کرا. شایانی باسە ئەو خوێندکارە کوردە لە 18 پوشپەڕی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر دەکرێت و دواتر لەلایەن دەستگاکانی ئەو ڕژیمەوە حکمی 1 ساڵ زیندانی بەسەردا سەپاوە و کاتژمێر 1 پاش نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 27 جۆزەردان ڕەوانەی زیندان کراوە. جێگری ئیدارەی پەروەردە و ڕاهێنانی پارێزگای ورمێ ڕایگەیاند بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار ئێستاکە لانیکەم 30% قوتابخانەکانی ئەم شارە خەریکن بە تەواوی لەناو دەچن و دەڕوخێن. بەپێی هەواڵەکان ئیبراهیم محەممەدی جێگری بەرنامە و سەرچاوی ئینسانی ئیدارەی پەروەردە و ڕاهێنان وتی ئێستاکە بەهۆی کەمبوونی ئیمکانات و کەمتەرخەمی بەرپرسان یەکێک لە سەرەکیترین کێشەی قوتابیان نەبوونی فەزای پێویست و دابین نەکردنی شوێنی وانەی باش بۆ قوتابیانە. ئەوەش کە هەیە لانیکەم 30% قوتابخانەکان لە حاڵی ڕووخاندان. شایانی باسە محەممەدی جەختی کردەوە کە بەهۆی لاوازبوونی دۆخی قوتابخانەکان لە پارێزگای ورمێ و پێڕانەگەیشتنی بەرپرسانی پەیوەندیدار ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە قوتابیان واز لە خوێندن دەهێنن. جێگەی ئاماژەیە کە بە پێچەوانەی یاسای قوتابخانەکان کە دەبێت قوتابیان شوێنی وانەکانیان باش و ئیمکاناتی باشی هەبێت تا بتوانن بە باشی فەری زانست بن بۆ داهاتویان کەچی دۆخی قوتابخانەکان هیچ باش نییە. بەرپرسانیش کەمتەرخەمی دەکەن بەرامبەر بە قوتابیان و هەر ئەم مەسەلەیە بووەتە هۆی ئەوەی کە قوتابیان واز لە خوێندن بهێنن. ژمارەیەکی بەرساو لە خوێندکارانی زانکۆی تاران بەهۆی ئەوەی مامۆستایەک لە زانکۆکەیان خوێندکارانی داوەتە بەر لێدان و سوکایەتی پێکردن کۆبوونەوەی ناڕەزایەتیان وەڕێخست. بەپێی هەواڵە بڵاوکراوەکان ڕێکەوتی 23 جۆزەردانی 94 هەتاوی یەکێک لە مامۆستایانی کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی تاران بە ناوی مامۆستا مەجد بە هۆکاری نادیار دەستی داوەتە لێدان و سوکایەتی پێکردن بە ژمارەیەک لە خوێندکارانی ئەو زانکۆیە. سەرچاوی هەواڵەکە ئاماژەی بەوە داوە کە پاش ئەو بێحورمەتیە کە لەلایەن مامۆستای زانکۆوە بەرامبەر بە خوێندکاران ڕوویداوە خوێندکارانی زانکۆی تاران دەستیان داوەتە کۆبوونەوەی ناڕەزایەتی و لە نێو زانکۆ کۆبوونەتەوە و خوازیاری ڕوونکردنەوەی ئەو کردەوەیە بوون لەلایەن ئەو مامۆستایەوە. فەرشاد ئەمینی و پویا فەتحی بە نوێنەرایەتی لە خوێندکارانی کورد لە دانیشتنی بەرپرسانی زانکۆ و بەڕێوەبەرانی ناوەندە خوێندکاریەکان لە یانەی خوێندکارانی تاران بەشداریان کرد و چەندین پێشنیار و ڕەخنەیان سەبارەت بە چالاکیەکانی خوێندکاران خستە بەردەستیان. بەپێی ئەو هەواڵانەی کە بڵاو بوونەتەوە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 27 جۆزەردانی 94 هەتاوی کۆبوونەوەیەکی بەرپرسانی زانکۆ و سکرتێری کانونی خوێندکاران لە زانکۆی تاران بەڕێوەچوو کە دوو کەس لە بەشدار بووان بەناوەکانی فەرشاد ئەمینی و پویا فەتحی دوو خوێندکاری کورد کە بە نوێنەری لە خوێندکارانی کورد بەشداریان کرد و چەندین ڕەخنە و پێشنیاریان ئاراستەی بەشدار بووان کرد کە بریتین لە سڕینەوەی پاشگری کەلتوری لە کانونەکان بە هۆکاری ئەوەی ئەمە چالاکیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خوێندکاران پوشش نادا و کاریگەری کانونی خوێندکاران وەک تەنیا ڕێگای چالاکی لە نێو زانکۆکان کەمڕەنگ کراوەتەوە. دانی دەفتەرێکی تایبەت بۆ بەڕێوەبردننی کاری کانونەکان کە لە ئێستادا شوێنێکی تایبەتی نییە. ڕەخنە لە نەدانی مۆڵەتی بڕوانامە بۆ چالاکی سیاسی، کۆمەڵایەتی، کۆبوونەوەی هێمنانەی ناڕەزایەتی خوێندکاران لە بواری جۆراوجۆر و هەروەها هەڵوەشانەوەی هەندێک لە مۆڵەتەکانی کۆنفرانسەکان و ڕێوڕسمەکان لە چەند کاژمێر بەر لە دەستپێکی بەرنامەکان. ڕەخنە لە دۆخی ئابووری و ماڵی زانکۆ بڕەپوڵێکی زۆر کە بە بیانووی جۆراوجۆر لە خوێندکارانی چالاک وەردەگرن بۆ نمونە بۆ گرتنی یەک تالارێکی زانکۆ کە لە ئەساسدا یەکێکە لە کەلوپەلەکانی خوێندکاران دەبێت لە نیکەم 3 ملیۆن تمەن پوڵ وەربگرن. ناڕەزایەتی بە دەرنەکردنی مۆڵەت بۆ ئەو کانونانەی کە دەیان هەوێت ناوێکی خاصیان ناوێکی بێتکە لە فارسی هەڵبژێرن. پێشنیار بۆ وەڕێخستنی ماڵپەڕێکی تەبلیغاتی زانکۆ بۆ ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی بەرنامەکانی ئێمە خوێندکاران بۆ کەمکردنەوەی تێچووی تەبلیغاتی فیزیکی لە نێو زانکۆ.
کاک شاهۆ ئێوە وەکو یەکێک لە چالاکانی خوێندکاری کورد کە لەگەڵ زۆرێک لە چالاکانی خوێندکاری مەریوان پەیوەندی و هاوکاریتان بووە کار و چالاکیەکانی خوێندکارانی کورد لە زانستگاکانی پەیامنور و ئازادی مەریوان چۆن هەڵدەسەنگێنن و خاڵە لاواز و بەهێزەکانی ئەم چالاکیانە لە چی دەبینن؟ بەڵێ ئەگەر گەرەکمان بێت تێبینیەکی کامل و جامع و شامل لەسەر ئەو دوو زانکۆی مەریوان بکەین، زانکۆی ئازاد مەریوان و زانکۆی پەیامنور، جیاوازیەکی بەرفراوان لەم دوو زانکۆ هەست. چۆن جیاوازیە؟ دانشگا ئازاد مەریوان عومدەتەن فکوسی ها بەسەر سریەک ڕشتەی فەنی مهندسیۆ و تا مەقتعی کاردانی، یعنی دانشجوو ئەکسەر دانشجووەکان 4 ساڵ لە محیط ئەو دانشگا نامێنەوە بەڵکو 2 ساڵ هەن لە محیط ئەو دانشگا و لە خانەوادەی ڕشتەی مهندسی وەکو عمران، مێکانیک، ئەو ڕشتانەوە مربوط بە ماشین ئالاتە پێکتێ ئەم دانشگا بە پێچەوانەیە زانکۆی پەیامنور مەریوان بریتیە لە ڕشتەهایە لە حەوزەی علوم ئینسانی وەکو جامعە شناسی، علوم سیاسی، ڕەوانشناسی و لە ئاخر. بۆیە لە دانشگا ئازاد مەریوان چالاکی ئەکرێت، بەڵام ئەو چالاکیانە عومدەتەن چالاکیهایەکی ئەلمین، یانێ فەزایەکی ئەلمی دانشگا داسەپاوە بەسەر فەزای مەدەنی و سیاسی دانشگاکە. بە پێچەوانەیە دانشگا پەیامنور وانە. دانشگا پەیامنور فەزایەکی مەدەنی و هەڵقوڵا و دەروون جامعایی سەپاوە بەسەر ئەو فەزا دەرسیەی دانشگا. بۆیە لە دانشگا ئازاد مەریوان کەمتر کاروباری مەدەنی، کەمتر کاروباری سیاسی دەکرێت، بەڵام لە پەناوە هەرەکرێت. بۆ نمونە 2-3 ساڵ لەمەوە پێش من دەقیق وەخاترم نایەت نەشریەک بەناو ڕامان بوو لە دانشگا ئازاد مەریوانە، 2 نوسخەیشی چوو بۆ چاپ، نەشریەکی باشیش بوو، بەڵام لە نوسخەی سێومەوە ئەم نەشریە تۆقیف بوو لەلایەن دەفتەر فەرهەنگ دانشگاوە. بەڵام لە پەیامنور ڕشتەی جامعە شناسی، ڕشتەی حقوق وەکو مثال بڵێن، ڕشتەی حقوق ئەتوانێت بۆ خۆی ئەنجومەنێکی بێ و حەق قانونی خۆیە نەشریەیەکیشی بێ. بۆیە ئەتوانێ بێ ئەوەی کە ڕابکا بە شۆن مجەوز و بێ ئەوەی کە گەریکی بێ بنکەیەک جدید یا ئەنجومەنێک جدید دابنێ لەوێنەوە ئەفکار خۆی منتەشر بکات یا چالاکیەکان خۆی لەوێنە نیشان بە. شتێکی تر مهمیش هەیە ئەوەسە کە دانشگا ئازاد بە نسبە دانشگا پەیامنور بەڕاستی دانیژووی کەمترە و بڕێک لە دانیژووەکان شامل بە ئەو کارمەندانە ئەبن کە گەرەکیانە مەدرەکێک وەربگرن و بۆ دوا ڕۆژ کارکردنیان وەکو حقوق باشتر بێ. پەیامنوریش ئەو شتیە هاتیە، بەڵام پەیامنور تعدادیان زۆرترە بەنسبەت چەند بەرابەر دانشگا ئازاد دانیژووی هەیە. بڕێک زۆربەی ئەو کەسانەوە هەن لە پەیامنورە لە مەحافلی ڕۆشنبیریە بوون، بەر لەوەی کە بڕۆنە دانشگا لە ئەنجومەنەکانە بوون، بۆیە مەلموسترە بۆیان ئەو ئازار و ڕەنج و مشکلات نێو کوردستان و خارج لە کوردستانیش، چون بارها بینراوە لەسەر مەسایلێکە خارج لە مەحدودەی جغرافیای کوردستانە واکۆنشی نیشانداوە دانشگا پەیامنور. پرسیاری دووەممان بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بەڕێزیان لە زانستگای ئازادی سنەیشدا خوێندکار بوون ئەوەیە کە ئەوان پەیوەندی نێوان خوێندکارانی کورد لە پارێزگای سنە بەگشتی و خوێندکارانی کورد لە زانستگاکانی سنە و مەریوان بە تایبەتی چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا پەیوەندی و هاوکاریەک لە کار و چالاکیەکانیاندا دەبینرێ؟ لە 100% پەیوەندی لە بین تەواو بنکەکانە بوو، بەڵام چۆن پەیوەندیە پەیوەندیەکی کامل شەفاف و ئاشکرا و بێ هیچ نهێنی کاریە. کاتوا بوو لە پرۆسەیەکە دەبیر ئەنجومەنەکان لە شارسنا دەبیر کول ئەنجومەنەکان زانکۆکان لە هەفتا یەکجار یەکترینیانە بینی، لە تەگیەکە ڕەوابەتێکی دیپلۆماتیکیان بوو ئەنجومەنەکان، قسە و باسییان ئەکرد لەسەر هەموو مەسایل لێ باس و لێ کۆڵینەوە و تەجزیە و تەحلیل بوو. بەڵام یەک شت کە لە بیرمان نەچێبێژین لە پێناو ئەوەی کە ئەم شتانە بوو، لە پێناوەوەی کە یەکمانە بینی پاڵپشتیمان بوو بۆ یەک، لە مشکلات یەکا شەریک بووین، لە خۆشی یەکا شەریک بووین، هەمیشە هەر بنکەیە بۆ خۆی مستەقل بووە
هیچ وەخت نەبووە یا لانیکە من نەمبینیوە ئەنجمەنێک وابەستە بە ئەنجمەنێتر بێت یا ئەوەی کە ئەنجمەنێ وابەستە بە شوێنێکی تر بێ هەمیشە ئەو ئستقلالە ئەو فکریەتە مستەقل هەر بنکە بۆ خۆیە هەمیشە حفز کراوە مەراسمەکان لە مەراسمەکانە من تاوجێگە بۆ بیرم بێ لە چەند مەراسمە خۆشم بەشدار بووم ئەوەی کە دانیژوو لە سنە بواەت و ئەوەی کە ئەنجمەن بواە داوەتە کرا وەکو یەکدانە ڕابطەیەکی دیپلۆماتیکی سەتحبان داوەتە کرا بۆ مەراسمەکان داوەتە کرا بۆ نەقد و بەڕەسیەکان داوەتە کرا و گاهەن مەراسم بەرگوزارە بوو وەکو مثال بێن و ئێوار شارێک بەرگوزارە بوو ئەو فەراخانە لێ ئەدرا فەراخانە بوو بۆ تەواو دانیژوەکان لە دانیشگا ئازاسنە بۆیە من هەر لە مەراسمێت لە بیرم تێ لە دانیشگا کورسانەوە بوو لە علوم پزیشکیەوە بوو لە دانیشکەدەکان ترۆ بوو مەگەریتر بەڕاستی پێش بە مجەوزەکەی بگرن پێش بە مجەوزەکەیشی بگرن خۆیان داوەت ئەکرێن وەکو میوانێکی تایبەت خۆیان ئەوەڵ کەسەکان داوەت ئەکرێن هەروەها شارەکان تریش بە سوورەتی کامڵان ڕسمی داوەت ئەکران هەم لە نەفەرەکان هەم لەوانەیە کە وا لە حەوزەی فەردیە بۆ خۆیان فعالێکی دانیژوین هەم لەوانەیە کە لە حەوزەی جەمعی و لە ئەنجمەنێ یا بنکەیەک بۆ خۆیان کارەکەن داوەتە کران و ئیتر ئەوانیش هاتن ڕابتەی بەڵام ڕایتر تاکید یەکەمەوە ڕابتەیە وەکو ئەوەی کە بڵێ ئەنجمەنێ وابەستە بە ئەنجمەنێتر بێ هیچ وەخت من ئەوشتمە نەبینیوە بەڵام هەمیشە مشاور یەکترین بووین هەمیشە لە بیرۆکە یەکترین ئیسفادەمان نەکرد و یەکترینمان کۆمەکە کرد پرسیاری سێهەممان لەسەر ڕاو بۆچوونی میوانی بەرنامەکە سەبارەت بە هەڵسو و کەوت و گوشارەکانی حکوومەت لەسەر چالاکی خوێندکارانی کورد لە زانستگاکاندا بە تایبەت ئەزمموی بەڕێزیان لەو چالاکی خوێندکاریانەدا کە خۆی تێدا بەشدار بووە چییە؟ لە بەدەنەی دانیشگا لە تەشکیلات هەر دانیشگایەک شوێنێک معرەفی بووە بەناو حراست بۆ ئەوەی کە بگەیە بە مەسائل ئیسە بە قەڵ خۆیان ئەمنیەتی ئەخلاقی یا هەرچێ بۆ دانیژووەکان ئەوانیشەوە لە ئەنجمە نابوون لە هەر ئەنجمەنێکە حراست قاعدەتەنەگەی ئەبێ بگەیە بە مەسائل ئەگەر قەرار بێ بەرخوردێ بکرێ ئەگەر قەرار بێ تەوبێخێ بکرێ یا هەرچێ بەڵام بەداخەوە لە ئێران بەڕاستی وانە لە ئێران نەک لە یەکلا بەڵکو لە چەند لا ئەو فشارانە بەسەر هەر تاکێ دانیژوو هەر ئەنجمەنێ بە کولی هەیە من توانم فوق العادە سەریح و ڕەحەت ئەمە بێژم جگە لە حراست کە ئۆرگان ئەسلی بوو مەشیایە هیچ کەس سەر دەخاڵەتی نەکردایە مەسئولین دانیشگا هەر کە بەنوبەی خۆی دەخاڵەتی لە کارا کرد و مشکڵی دروستە کرد جگە لە مەسئولین دانیشگا بەسیجی دانیشتجووی شەڕی ڕەوانی دروستە کرد و اختلالی دروستە کرد ئیسە هەر ئیتفاقێکیش بکەفتایە هەر ئیتفاقی ناو دانیشگایە کە ئەکەوێ ئیتفاقێکی دەروون تەشکیلاتی ئیتفاقێکی مربوطە بە خانەوادەی زانکۆ خانەوادەی دانیشگا بەڵام ئەودی لە دەرۆ ئیدارەی ئیطلاعات بەجیا فشاری خستە سەر نەفەرەکان بە جیاوازبانیانیانە کرد تەهدیدیانە کرد جگە لە ئیدارەی ئیطلاعات شوێنگەلێک وەکو ئیطلاعاتی سوپا بوو بازم دەخاڵەتی کریانێ فشارێکی بێنەهایەت بەسەر خوێندکارەکان بوو جیا لەم گوشارانە ستریە شت هەست کە زۆر کەم ئیشارە پێکراوە لە شوێنەکانترا هەر دانیژوویەک فعال هەر خوێندکارێک چالاک جگەل لە کاروباری چالاکی خۆی ئەبێ واحدەکانی پاس بێت فشارێکی مادی ها بەسەریۆ و ئەبێ لە زمانێکی مەحدوودە ئەو مەدرەکەکەی وەربگرێ ئیسە من لەم ڕۆژانە بیستم قانونێک تەئید بووە بەڕاستی کەسێک دووترم سەرێک مەشروط بێ ئەخراجە بێ لەم ڕۆژانە بیستم دانیژوێک پزیشکی ئەخراج بۆ دانیژوێکی پزیشکی لە سنە بۆیە ئەم فشارانیشە لە پێناو فشارەکان ترا هەست یعنی ڕۆژمەڕێ ئەو دانیژووە هەست گوزەرانی ئەو دانیژووە هەست هاوکات چالاکیەکانی هەست هاوکات ئەو فشارانە هەست بەسەریە بەڕاستی بۆ یەکدانە دانیژوو گوشار حکوومەتی زۆرە لە پێناویشە گوشار تریش هەیە
یەکێک لەو خاڵانەی کە لێرەدا دەتوانین وەکو کەمکاری لەلایەن خوێندکارانی کوردەوە ئاماژەی پێ بکەین درێژە کێشانی ڕێکخراونەبوونی چالاکی خوێندکارانی کورد لە چوارچێوەی ڕێکخراوەیەکی دیاریکراودا. بەم پێش دوایین پرسیارمان ئەمەیەکە بە لەبەرچاوگرتنی بربەستەکانی حاکمیەت بۆ ناچالاکردنی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد لەم ساڵانەی دوایی خوێندکارانی کورد لە چوارچێوەی حکوومەتی ئێراندا بە چ شێوەیەک دەتوانن پەرە بە کار و چالاکیەکانیان بدەن تا چ ڕادەیەک دەرفەتی کاری ڕێکخراوەی ئاشکرا لەلایەن خوێندکارانی کوردەوە بوونی هەیە. بەڵێ من بەڕاستی ئاوا وەکو ئەو وشە موافق نیم ئاوا بیر ناکەمەوە کە کەمکاری لەلایەن چالاکانی دانیژوویەوە بیا ئەوەی کە نەفەرەکان ئەو نەگوێنەدەن بەم شتە تەشکیلاتی دانیژووی بزوتنەوەی خوێندکاری لە ڕاپەڕینەوە تا ئێستا کە ئێمە پێکەوە قسەکەین بووە بەڵام گاهەن ئۆفتی کردووە گاهەن ئارامە بووە سۆ گاهەن ئەو خۆی گرتووە وەخت وا بووە تەحەسونێک ڕێکخراوە بە تەزاهورات دوودانە خیابانی پێبەستراوە لە شارسنا یا لە مەریوانە لە بەر فەرمانداری مەریوانە یا شوێنەکانی دیکە بەڵام یەک شتێمە لە نەزەرا بگرین هەر دانیژوویەک هەر تاکێ یا هەر جەمعێ 3 مانگ فرسەتی فعالیەتیانەست چۆن 3 مانگ ترم دەست پێکات بەرەو فۆرجەیەکی دوایەوە ئەڕواتە ناو ئیمتحانات و دوایەوە ئەڕواتە ناو تەحتیاڵاتی دوای ترمەکەەوە بۆیە هەر ترمێک تەواو ئەبێت سریە لە دانیژوەکان فارغ و تەحسیڵە بن سریە لە دانیژوەکان جیا ئەبنەوە لە یەک و تا حەدێ پەڕاکەندە بن خوێندکارەکان من خۆم نیم لەگەڵە وشەکە بڵێن کەمکاری خوێندکاران بووە چەند ساڵ پێشەوەی کە من بڕۆمە دانیشگا اتحادیە دموکراتیک دانیژویان کورد اتحادیە دموکرات دانیژویان کورد دروست بوو ئەم اتحادیە کار و چالاکی یانە فوق العادە تشکیلاتی دانیژووی منسەجمەوە کردبووە لە ئیلامەوە هەتاکو و ئەگاتە ئورومیە یانێ بەردەوام لە ارتباتا بوون لە یەکترینە تا وەختە کە من لەم ئاخرانەوە چوومە ناو اتحادیەوە دانیشتن ئەکرا مەجمە ئەگیرا ڕێگیری بەڵام اتحادیە بۆ خۆی یەکێک لەو زەربانە وا خواردی ئەوەی بوو کە زۆربەی دانیژووە هەرە باشەکان کە بەڕاستی فعال بوون ناو اتحادیە و بناغی اتحادیەش یان دامەرزان بەنەوە ئەی فارغ و تەحسیڵ بوون گیرۆدەی مەسایلی زیندان و ئیطلاعات و ئەمانە بوون ئەمە بۆ خۆی زەربێکی گەورە بوو بەڵام فشار زۆر بوو بەڕاستی لەسەر ئەو کەسانە لەسەر ئەوەی کە من حداقل ئەتوانم ڕەحەت بڵێم 2 ساڵ کە لە نزیکۆ ئەم شتمە لە نزیکۆ لەمسە کرد 2 ساڵ لەوانەیە هەرچی هەفتەز باس لەسەر ئەتحادیە و ئاشکرابوون ئەتحادیە وەکو تشکیلاتێکی دانیژووی شەفاف ئەکرا وەکوەوەی کە دارای دەفتەرێ بێ دارای شوێنێکی ڕسمی بێ 2 ساڵ من ئەمبینی هەر قسە ئەکرێت و هەر ئەوەی کە پێشی پێگیرێت من گەشتبیرم بەڕاستی ئەوەی کە ئێستا لە دانیشگاکانە ڕۆژ بە ڕۆژکاچێ تەکنۆلۆژیە ڕواتە سەرەوە ڕۆژ بە ڕۆژەچێ دەستڕاستی بە کتێب و خوێندنەوە و چالاکی ڕەحەتتر و ئاساییترە بێتەوە هیوادارم هەر تاکێ دانیژوو هەر خوێندکارێ بۆ خۆی و ئەحساس مەسئولیەتە بکات خۆی قاتی خۆی دەرگیر بکات لە تەک مەسایلی جامعە چون بەڕاستی خەت و مەشی عەسڵی ئەو خەڵکە نوخبەکان تاعینیەکەن و نوخبەکانیش جیاواز لە دانیژووەکان و جیاواز لەوانەی کە لەباری ئاکادمیک و سەتحیان هە لەسەر و کەسێتر نییە بۆیە داواکەم لە دانیژووەکان بەڕاستی خۆیان دەرگیر بکەن سپاس. خوێندکارانی دەروەستی کورد ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی جیمەیل و ئادرسی فەیسبووکی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان لێرەشتا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکە شەو ڕۆژێکی شاتان بۆ بە ئاوا دەخوازین و ماڵەوە. تا
Yeah.